ئەم هەڵبژارنە پەیوەندی بە عێراقەوەیە ئەم هەڵبژارنە بۆ ناردنی تیمێکی بەهێزی کوردستانە تاکو لە عێراقەوە دیفاع لە مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن عێراق بەرەو دیموکراتیەت بەرن کێشەکانی بینی کوردستان و عێراق چارەسەر بکەن کێشەی موچە بودجە کێشەی ناوچەی 140 ناوچە جێناکۆکەکان کێشەی ئیمتیاز و ماف و ئیمتیازەکانی کەسوکاری سەربەرزی شەهیدان ئەم کێشانەی کە چەندین ساڵە ماون لە بینی ئێمە و بەغدایە ئینشەڵڵا بە تیمێکی بەهێز لە پەرلەمانی عێراقەوە بە پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە پشتیوانی تەواوی لایەنە سیاسیەکانی کوردستانەوە ئەتوانین هاوسەنگی بگەڕێنینەوە ئایندەی خۆمان بگەڕێنینەوە بەدەستی خۆمان کوردستان باشترکەینەوە و سەرکەوتن بەدەست بهێنین بۆ یەکێتی و بۆ جەماوەرەکەی و بۆ دڵسۆزەکانی و بۆ کەسوکاری شەهیدەکانی و بۆ زیندانە سیاسیەکانی و بۆ گەنجەکانی و بۆ ژنانی و بۆ هەموو چین و توێژەکانی کە دڵسۆز و لایەنگری کۆمەڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان